دکتۆر جان ئەوە پارێزەر نیا خانە پێ خۆشحاڵ ئەوەش کاکە لە شاتمانە جا حەز دەکەم ئەگەر نیا خان زیاتر دکتۆر کەیسێکی نێمان هەیە کە چارەسەرەکەی بەس ئەوەیە کە ئەو گەنجە قسەمان بۆ بکە بەس بەداخەوە هیچ قسان ناکەم هیچ قسە ناکەم بە هیچ ناوایەکی ئەگەر هاتوو ئەو نەخۆشیە زگماک بی هیچمان پێ ناکرێت نانا دکتۆر زیکماک نییە چۆن دەزانی دکتۆر بابم لەسەر مەرجی ناوی نەشئەتی هینا ناوی ئەو کوڕە هینا یعنی دیارە پێشتر پەیوەندێکشان هەبوو زۆر باشە زۆر باشە ناوت چییە دکتۆر بەس بتانی بە قسەی بینی خەڵاتت دەکەم تەواو خاتون ئەو نەخۆشیە مەگرت من شێوازی تایبەتی خۆم هەیە باشە بە قسەی دیمەوە ئینشاڵڵا قوتابخانەش تایبەتی خۆم هەیە ڕاهێنان پێ دەکەم 100% دەیبنەوە سەر زۆر سپاس دەکەم دکتۆر بڕۆنەوە بەسەر بێن ئەمن ڕاهێنان پێ دەکەم زۆر زۆر سپاس نەشەجان دانیشە نەشەت دانیشە دانیشە دەستکات خۆش زۆر سپاس دانیش خواحافظ دکتۆر خواحافظ ببورن من کاتم نییە بێ بڕۆم ماڵەوەمان چاوەڕێمانەکە چی تێ خێرا پێم بڵێن گەشمی خان بەڵێ بە خۆت بازڵانی فاڕۆق بابی نهادی وەفاتی کردێ ئەو برایەکانی شیاکینە دەیانێ ئەو مەزرایی بفرۆشن بەڵام نهاد بربەستە لەسەر فرۆشتنی ئەو ملکەی جاوە چ پەیوەندی بەمنەوە هەیە گەشمی خان چۆن پەیوەندی بە جەنابتەوە نییە چۆن پەیوەندی بەمنەوە هەیە نهاد دێناگەڕێ ئەو ملکەی بفرۆشن لێ داوات لێ دەکەین تا پێت دەکرێت پەیوەندێکی لەگەڵ نهادی ببەستن ئەو بەڕاستانە منتان بۆ شتانە بان کردووە گەشمی خان تکان لێ دەکەم دانیشە لە بابەتەکەی بکە ئەو کاتە بڕۆ دانیشە خاتون دانیشە هەڵمەچ تکایە دانیش جۆ لە مڕا بگرە ئەو پەیوەندیە پەیوەندێکی بەرژەوەندیە ڕاستەقینە نییە خۆ ئەمەش باش زانینە تۆ ئەوت خۆش ناوە بەڵام تا ئەو کاتێ بەرژەوەندیەکەمان دەڕواتن ملکەکەی پێدەفرۆشین کۆتایی پێدێ و خۆشەویستێ ناتوانم نایکەم ببورن گەشمی خان تکان لێ دەکەم ڕازی بە ئەگەرە تو ڕازی بی بەڵێن پێدەم ئەو مەزرعەیە 1 ملیۆن دۆلاری دەکا 105 ئەو مەزرعەیە دەدەمێ ئەو زۆر بەڕاستە خۆ من خۆم نافرۆشم و قسانە چیکەن خاتون دەکا 5 دەفتەر لە ڕازی بە ئێمە نەماوەتوە خۆت بفرۆشە کلیلی چارەسەری ئەم کێشەیە لای بەڕێستە ئێمە سوپاست دەکەین گەر هاوکاریمان بکەین ناتوانم خاتون جۆ لە مڕا وعد بی هەر کاتی بەرژەوەندیمان تەواو بوو بە خۆمان هاوکارت دەبین ئەو پەیوەندیە تو نهادی لەناو بین وتم نایکەم ئێوە تێناگەن ناتوانم و تەواو جەنابی پارێزەر من 105 ترشی دەدەمێ دەکات دە دەفتەر دەڕازی بە گەشبین خان دە دەفتەر چێ لەو زمانەی دە دەفتەری بێپیا دەبی ڕازی بە دە دەفتەرت دەدەینێ 105 بە 105 ئەو کاتی لەو مۆزوعەش قوتارت دەکەین لە پاژەو کاتی باشە باش دە زۆر باش زانی ئێستا چ پێویستە چ بکەی یەک تەلەفۆنی لەگەڵ نهادی بکە ئێستا باش ئەلۆ نیهات کارێکی پێویستم پێتە ئەمێ بتبینم گەشتجان بڵێ ئەمریکا بزانم ئەو شتم هیمە چ بوو کە دەتەوێت لەگەڵ منی باسکەی نیهات ئەمە شتێکە پێ بڵام چی دەڵێ ئەمریکا کچە ئێستا کە تۆ لامی وا دەزانم هەموو دنیا هیمنە نیهات ویستم ئەوت پێ بڵێم کە ڕازم شت پێ بکەم ئەوە بەڕاستە گەشبین تاکیدی لەو قسەیەت بەڵێ آخر گەشبینە من چەند جار هاتمە داوا دەتو بە من ڕازی نەبووی تخوا بەسە باکەونەکەی بەبانەکەم بەڵام بە مەرجێک ڕازیە بم بێت هەر مەرجێکت هەیە سەر ڕۆح و سەرجانم ئەبێ ڕاستی بیت و پەنجەمۆریان بۆ بکەی کە مەزرعەکە بفرۆشنێ بەڵام گەشبین جان ئەوە کێشەیەکی عایلیە
پێویست ناکە تەداخولیەوە بکەیت بەڵام بەڵێنت پێ دەدەم کە خۆشترین ژیانت بۆ دروست بکەم گەشت بین بەڵێنت پێ دەدەم ئەگەر تەنانەت بە دەرۆزەکردنیش بێ خۆشترین ژیانت بۆ دروست بکەم ئەوە خۆشترین ژیانە بە دەرۆزەکردن ئەی بۆ ڕازی نابیت بۆی ژیانێکی خۆشم بۆ دابی بکەیت ئەی تۆ منە خۆش ناویست گەشت بین تۆم خۆش دەوێ کچێ تۆم لە خۆم خۆشتر دەوێ بەڵام ئەوەیان کەمە قورسە بڕوان پێ بکە هەموو هەوڵێک دەدەم بۆ ئەوەی تۆ دڵخۆش بیت کەواتە منیش ناتوانم هاوسەرگیری لەگەڵ بکەم ببوورە گەشت بین کات لێ دەکەم مەم خەناوە دووڕیانەوە لەلایەن ئەو کەسەی کە لە منداڵیەوە خۆشم دەوێت وە ئێستا هاتووە بە پێی خۆی بە من دەڵێ پێت ڕازیم ئەو هەڵبژێرم یاخود کۆتا قسەکانی باوکم کە دواوە سێتێتی بۆ بن کەش بین لێت دەپارڕێ باو من لە ئێستادا حاڵم خراپە یانی من یەک مەرجم هەبوو بۆ بۆش ڕازی نیت آخر گەشت بین ئەو مەرجە کۆتا قسەکانی باوکمە دلێم تێبگە ئەگەر من قسەی باوکم بە هیچ نەزانم ئەوە قەت قەدری تۆش نازانم ئێستا یا من یا ئەو مەزرعەیە قسە بکە باشە ڕازی یعنی ڕازیت باشە تەلەفۆنت چ دەکەی بۆ دایک و باوکم ویستم پێیان بڵێم ناجارە پێیان مەڵێ بۆچی گەشت بین تکات لێ دەکەم کەمێ لێم تێبگە من ئێستا حاڵم خراپە و لە پشتم بە آخر من ئێستا ناتوانم کۆتا قسەکانی باوکم کە لە سەرەوە سێتیدا بە من دەڵێ ئێستا بیشتێن و بەجێ نێرم بەداخەوە بۆ تۆ هەر باشتر بوو لێم دوور بیت و لێم نزیک نەبیتەوە یعنی ئەو کۆتا بڕیارتە ها بەڵێ کۆتا بڕیارمە زۆر چاکە کەواتە منە ڕۆم و جارێکی کەش نامبینیتەوە